سەلام برادەران، لە سایکە و فێرەوە لە بەشی وێبینارەکان بێکشاد بوونەوە. لە 8مین وێبیناری کاکڕێکان عەبدوڕەحمان میوانمانە کە ڕێنماییکاری پەروەردەیی و دەرونیە. ئەوڕۆ باسی کەسایەتی و ڕۆڵی توێژەرمان بۆ دەکا لە هەمان کاتدا بەدەستهێنانی زانیاری و سەرچاوە بۆ کارکردن، بەدەستهێنانی کار. کاکڕێکان مایکت کراوەیە؟ سڵاوی خواتان لێبی هەموو عەزیزانەی کە لێرەن، من ڕێکان عەبدوڕەحمان و هەروە بخات و دوعا دەستی خۆش بی. سپاس یەکەم کە زۆر ماندوو بووە باسی کرد. ڕێنماییکاری پەروەردەیی دەرونیم دەچێەوە بەشەم بە کەلۆرێسم هەیە. بە هەمان شێوە لە قوتابخانە کار دەکەم حالیان ئێستادا، و ڕێنماییکاری دەرونیم لە خانەی بەسەرپەرشتان لەگەڵ ڕێکخراوێک سەرۆشی بەشی چاڵەکەکانی ئەکادیمیای تۆلیپیشم. بە خۆشحاڵشم کە لێرە من بەشی ڕێنمایی و دەرونی و پەروەردەیی وە لە بەشە دەرونیەکان بەعام ئەزمونم وەرگرتیە با بڵێن وەکو ئەوەی کە ئەو شوێش کەواسی دەکەین زیاتر ئەو شتانەی کە تێدا زانینمان هەیە یان تێدا تێپەڕینە، ینی هەوڵ نادەین زیاتر شتە زانستیەکان باسکەین، بەڵام ئەکید ئەو شتانەش باس دەکەین بەبێ سەرچاوەنین، بەبێ ئەو شتانن کە بخوێنمەوە کە خوێندمەوە یان بینی بم یان لە کەسانی شارەزا وەرگرت ئەکید ئینشاءڵڵا و لەگەڵ هیچ زانیە هەموو کات. عەزیزان، باس بە ئەزدەکان لەگەر بچینە ڕێک سەر سڵایدەکان دەست پێ دەکەین بە بابەتەکەمان. ئەوڕۆ وەکو باسم کرد ئەوەی کە زۆر مهم بوو لە کنە من دوانی کە لە بەشە دەرونیەکان و بەشەکانی زانستی مرۆڤی بەگشتی و ئەو کەسانەی کە تاویان کردەوە، ئەو کەسانێک کە با بڵێن شارەزا و پسپۆرن ئەوان کە کار دەکەن، خوشحاڵم کە لێرەم لەگەڵ سایکۆفێر. سواز و ماسە دوعا، سواز بۆ ئەندامانی سایکۆفێر، سپاس بۆ هەمووان کە ئەو دەرفەتان ڕخسان چەند شتێک باز بکەین لەسەر کاری با بڵێن زانستە مرۆییەکان یان زانستە مرۆییەکان بەگشتی لە کوردستان و ڕۆڵیان و چۆنێتی بەدەستهێنانی زانست و زانیاری و سەرچاوەکان و گەیشتن بە دەرفەتی کار و کارکردن. ئەوڕۆ ئەو دەدەنەوە شتانێک کە باسی بکەین زیاتر شتانەکەن کە وەکو دەڵێ لە ئەزموونەوە ینی باسی دەکەین. ڕەنگە لە چاو بە بەراورد بە کەسانی دیکە ئەزمونمەوە دە زۆر نەوی، بەڵام بەگشتی بە وربوونەوە بە زیاتر مطالعە و متابعە ئەوەمدا کە زانیاریی باش بەدەست بێنم کە بتوانم بیخەمەوە سوودی گشتی ئینشاءڵڵا. یەکەم سڵاید کە باسی ئەومان کرد ڕێنماییکاری توێژەرات، بەگشتی پێم وابی ئەوەندەی گەیشتم ڕێنماییکاری پەروەردەیی زیاتر لە قوتابخانەکان ناو هەیە و ئەوانەی کە توێژەرانی کۆمەڵایەتی با بڵێن یان هەتا توێژەرانی دەرونیشمان هەیە، ئەوانە زیاتر ئەو ناوان کە زۆر ینی وەکو دەڵێ تەواو بەکار دەهێنرێت، هەرچەندە ئەمە بەشی زۆرمان هەیە کە دوایی باسی دەکەین. ئەو دەن زیاتر ئەو شتانەی کە گشتیە کەم لەسەری بڕۆین، زیاتر ئەو شتانەی کە پێویستن باسی بکەین ئینشاءڵڵا. دێنە سەرەوەی کە توێژەر چییە یان چییە. ئەوەی کە زۆر مهمە بیزانین توێژەر کەسێکە یان کە توانایەکی باشی هەیە لە خوێندنەوەی شتەکانی دەوروبەر. لۆ نمونە ئەگەر بە نمونەشی تا سادە باسی کەین، کاتێک کە توێژەر دەچێتە ناو گەڕەکێک بە نمونە، ینی سمشاکە توێژەر تەنها لە بواری زانستە مرۆیی یان لە بواری دەرونیەکان نییە، بەعام توێژەر بۆ نمونە وتمان دەچێت ناو گەڕەکێک تەماشا دەکات دەوروبەری ینی کۆمەڵێک با بڵێن شت، کۆمەڵێک ڕەنگ، کۆمەڵێک مادە لە پێشیتی. توێژەر لەو حاڵەتەی تێدەگات کە ژینگەی ئەو جێ پیسە، ینی بینینی توشبوونی بینین بە توشبوونی پیسبوونی بینینە، ینی پیسبوونی چاوە، یان پیسبوونی بینین هەیە لەو جێگەیە. توێژەر دەتوانێت لە خوێندنەوە، ینی مدوو زۆرمان هەیە لە خوێندنەوەی کتاب و بابن ڕۆژنامە و یان ئەو مەقالە و ینی ئیلە ئاخیری وتارەکان
خوێندنەوە بکەی دیکە خوێندنەوەی دەوروبەر و خوێندنەوەی کەسانی دیکەیە. یعنی ئەوە شتە ڕەنگە ئەوە نەبی کە ئەمە بتانین بە شێوەیەکی یان با بڵێن ناسروشتی یان سەر و ئاسایی ئەو کار بکەین. نا بە شێوەیەک دەیکەین کە لە ڕێگەی ئەزموون ئەو زانستەی کە هەمانە ئیش یان خوێندنەوە دەکەین لە دەوروبەر. بەڵێنە توێژەر کاتێک کە دەیەوێت توێژینەوەیەک ئەنجام بدە، یەک لەو ڕێگایانەی کە توانیت ناونیشانەکەی هەڵبژێریت یان کاری لەسەر بکات کە بگا بە ئامانجێک، دەیە بزانین دەیە بە چ بکەوە لە چ دەیکەوە دەیە بە چ بکات. تێبینی با بڵێن سەرنجی ئەو کۆمەڵگایە و شوێنەیە کۆمەڵی دەدا کە تێیدا دەژی یان لە دەوروبەری هەیە یان لەو شوێنەی یان لەو وڵاتەی کە تێدایە یان لەو ناوچەیە کە تێدا بەگشتی. چ بابەتێک باش چ شتێک باشە کاری لەسەر بکرێت. ئەوە کاری توێژەری بەگشتی یان بە شێوەیەکی سادەتر کە باسی بکەین. ئەگەر بێنە سەرەوەی کاری چییە بۆچی تا ئێستا پێویستترینە، زۆر مهمە، زۆر ئاسانیشە کە ئەمە جواب بە پرسیارە بدەینەوە. گوێتان لێم ئازیزان؟ دڵنیام کە گوێتان لێمە. بەڵێ گوێمان لێ. زۆر پرسیارەکە زۆر سادەیە، لەوانەیە هەر لەمە نایە هەر کەسە بکرێت. ڕاستە چەندە ڕەنگە کاری ڕێنمایی و کاری دەرونی و ینی ئیلا ئاخری زۆر دیار نەبیان تێگەیشتنی زۆر ڕاستی نەبی لێرە. بەرحاڵ یەک لەو گرنگیانەی ئێستای پێویستی زانستە مرۆییەکان جا دەرونی بێ کۆمەڵایەتی بێ پەرۆدەی تایبەت ئیلا ئاخری ئەوەیە کە سەردەمی ئێستا سەردەمەکی خێرایە یان سەردەمەکی خەرەباڵغە. یعنی دەبینی یعنی گرگرفتەکان زۆرن، دەبینی بوارەکان زۆرن، دەبینی کێشەکان زۆرن و کوتمان ینی فراوانی ژیانی ئێستا قەرەباڵغی ژیانی ئێستا بواری زۆری ژیانی ئێستا گرگرفتە زۆرەکان گەورەبوونی خێزان ینی ململانەکان ینی زۆر شت هەیە پێمان دەڵێت ئێستا لە ئێستادا بینترین شت یان یەک لە گرنگترین بوارەکانی ژیان بواری زانستی مرۆیی بواری دەرونیە، بواری کۆمەڵایەتیە. بۆ بوارانێک کە کار لەسەر مرۆڤ و چەتاک و کۆمەڵ دەکەن. ئەو کە زۆر گرنگە بیزانین کە لە سەردەمی ئێستادا بەتایبەتی ئەگەر لە کوردستان تەماشاکەین گرنگیەکی یەکجار زۆری هەیە. ینی زۆر جار کاتێک کێشەک دروست دەبی یان با بڵێن ڕووداوێکی گەورە کارەسادێک با بڵێن دروست دەبی، زۆر ئەو کەسانێک کە لەو بوارانە کار دەکەن نوتار و ینی نووسینی تاوا لەسەرەوە دانن کە پێویستە لە هەر گەڕەکێک ڕێنماییکارێکی دەرونی توێژەرێکی کۆمەڵایەتی و دەرونی چارەسەرکارێک بوونی هەبی. ئەیلانی کەم لە گەڕەکێک لە شوێنێک لە ناوچەک یەکێک هەبی کاریان لەسەر بکە. تەنانەت لە قوتابخانەکان دیسانەوە ینی لە ئاخر بڕیان 150 یان 200 ئەلمیم پێویستیان بە قوتابی پێویستی بە توێژەرەکە لە خانەی بەسەرپەرشتان لە هەر شوێنێ کە پێویستی بی. ینی بواری ئێستای ژیان بواری ئێستا بەڕاستی پێویستی بە توانای مێ بە توانای و کەسانێک کە لە بوارە کار دەکەن، لەو کەسانێک کە دەیانێت پێشکەن، لەو کەسانێک کە دەیانێت بستە ناوی بەڕاستی. بۆیە کاری توێژەری بەڕاستی کارەکە هەم پیرۆزە کارکردن لەگەڵ مرۆڤ و لەگەڵ تاک، هەم کارێکی گرنگیش و پێویستیشە بەڕاستی. ڕۆڵیان لە کۆمەلگا و ژیانی ساوە گوتمان ئەوەش دەکەوتە سەر هەمان ئەو سلایدەی پێشوو. ئەمە زۆر گرنگە و گوتم کار بکەین بەڕاستی لەسەر خەڵک لەسەر کۆمەلگا و گوتمان کارەکەمان زۆر پیرۆزە. کارەکەمان کارێکە کە بەڕاستی کاری پەیامبەرانە، کاری کەسانی گەورەیە، کار کەسانی ئەو کەسانی کە مێژوویان گۆڕی، ئەو کەسانی کە مێژووی ینی نەویان هەبوو. لەبەرەوەی تۆ دێیت کار لەسەر مرۆڤێک دەکەیت، مرۆڤیش ڕستترین کار کە بکرێت کارکردن لەسەر مرۆڤ. ینی تۆ هەرچەندە مرۆڤ بەرەو گەورەبوونیش بچێت کارکردن لەسەری ڕستتر دەبێت. ینی بەپێی بەشێک لە بیر و باوەڕە زانستیەکان بەشێک لە ڕاستی زانستەکانی دەرونی مرۆڤ هەرچەند بەرەو سەرەوە بڕوات زیاتر منطقی دەبی، زیاتر لۆژیکی دەبی، ینی کەمتر دەکەوتە ژێر کاریگەری ئەوانی دیکەوە. دوێ کارکردن لەسەر مرۆڤ ئاسان نییە،
تو بی یجسر بون منا یجسر دو عائله دو خز دو هاوسر بکی لخزان یجسر منداله بکی يعني خوتان هر بواره که ایجا کن زانن که چند قرصه کارکن لسر مرو لقال مروف يعني فلانه لكتاب خانك لقال 20 طلبه معامله بكي هر كوش يعني سروش تو جنگی جیاواز و طبیعت و گوتمان طبیعت سروش چیزو جیاواز یعنی هبی تگیشنی جیاواز یعنی هبی سوزی جیاواز یعنی جواره او گوتمها مع مشاعر يعني جواره لو تبغى جوا جواره قرصي وكارة تبغى لا روما لا جوران كاري هر جوران كان نظام اصلاح ديتو يعني بلام أي كزو جرينجيشا أوران يكشت هي زو جرينجا كأما بيجينين بكساني ديكا أو كسانش كو فيديو دبينين أو كسانش كا نداتو ديان بينين زو جرينجا ما بزاني كاري رنماي كاري دروني كاري توجد كمالاتي كاري تشارسر كاري دروني كاري دكتوري دروني نظام إلى آخره تنها تشارسر كرني گرفتو نقوشي و اضطرابي نفسي و ديسوردر وآنا نية يعني كارش الله جانو بابلين آني دي كانية بلكو لما سالي بيج روداني هر گرفتو آرشيك بابلين گرفتك گرینجی و رغلی خویه یعنی اوزو گرینگم هم زاره یعنی حتی لنا مزید سیزور دو طبیعی شخصی دکم دارم میشی متنات سر گرفته کن نگه جاری کمالات مگرن مای کردی ایشی مال پیش رودانی گرفته کن ایشی مال دوای رودانی گرفته کن ایشا کاتک دمانه گشب بشته بودن گشب بوارک گشب مروفک به اوزو گرینگا کاما بیزانی و بیگینی با آنی دیگش أو دين موسر نمونك يوم خوشة أو نمونا لو أنا خوش ندوها دايم يومو لا فيلمك بو ناوكين باش دبيدنيا كابرا بو زوربي وكساني ك يعني خرابكار بو لو تزيا لو ناوتزي كي هيبو هناي بردن يعني أساس كسات شورش كيرو لكوتاي دا كاتا كاسكي خيتاركي دا قول يعني دو دريا شبابا ديمن أكان يعني أو شيء خوي نيكر دا دس يك تشتير كلا قريبو يعني أو كسي كلا قريبو كسي باغ يعني دسي بخيني كس سور نبوه لو لام يوي كلوسي أتو لو خوي أو شيء نكسي تاركي نقوريو لو يتاو كوتاي بهموش تقبيع آخر بلانكي كوتي أمن كاتك كسك يعني كسانك يعني اشتك دا قورن بيسا رقا بدن ناكري يعني ممكن نية ورقاش بيسا بدن كساني ديكا أو أستلوك أو كار أستوبرين لبري دستي من بخين سورة فكري من بابلين مايسيتي من بزماني خومان يعني عقليتي من بزماني خومان عقليتها چي هنا بردنا عقليتها چي ويران كردنا أو عقليتها ويران كردنا ناتوان الدروسكار بيتو ديسان يعني أو قصيبية بابلين يعني بيس بكاسانة چينية بيس بكاسا چينية غوران كاري دروس بكا كسا كا توانا يوي هبيد يعني كسا في باشخانة چي باشيه بوين دوروالا لويا كاكردن يعني براسي نمونه چي زوزوان براسي روكا چي زوزوان نایابە بەڕاستی کاتێک ئەمە لەمانە گۆڕانکاری لە شتێک بکەین پێویستە بەو شێوەیە بەو فکرەوە بڕۆینە ناو شتەکە ئەو بەڕاستی زۆر لە کنە مهم زۆر لەسەوە ناڕۆم هەزەکەم زیاد باسم کرد کەسایەتی ڕێنمایی کات با بڵێنەوە دەگوازێتەوە لە زۆربەی ئەوانەی کە لە بەشە دەرونیەکان وەکو کەسایەتی با بڵێن لە ڕووی کۆمەڵایەتی و کەسایەتی ڕێنمایی کار یەکەم شت پێشی باسیوانەکەم کوشتانە شتی گشتین ئەزیزان ئەگەر هەر پیشەک جێتان لێم هاوڕێیان دەمێت جاربات ئەکید لەوەی کەم بۆ دەنگم دێ جێمانە ئەگەر شتێک بوو ئاگدار بکەمەوە زۆر باشە سپاس دەکەم ئەزیزانم ئەگەر هەر شتێک هەر بوارە کە ئیشی لێ دەکەی لە یعنی هەر ناوەکم پێ دەرەی
يعني مەرجی خۆی نەبی یان گرنگی خۆی نەبی کەسایەتی بەهێزبی ڕێنماییکار توێژەر کەسانی لە زانستە مرۆییەکان کار دەکەن کاکە پێویستە کەسایەتێکی زۆر جیاوازی هەبێت یعنی بەجددی بوون بە توێژەر بوون بە ڕێنماییکار ئەگەر ئەو مەرجانەی تێدا بڵێ جێوەجێ بکرێ ئێتر پێم وایە دەتە فریشتەم زۆرتە دەرم ئەگەر ئەمە ڕێنماییکارش تەواو وەکو خۆم ڕەفتارم کردیان کردم بەجددی دەبی بەش فریشتە یعنی دەبی دووبارە بگرم بەجددی ئەوەندە یعنی مەرجی هەیە ئەوەندە ئێستا ئەوانەی کە دەستەش کە باسی دەکەن لێە ئەوەی کە زۆر گرینگە ئەمە بزانین کە ڕێنماییکارێک لەو کەسایەتیانە کە پێویستە هەبی کەسایەتێکی بەرزی هەبی کەسایەتێکی خاوەن عەزەت و شەخسیات و خاوەن وەقتم یعنی عەزەت و یعنی کەسایەتێکی بەهێزی هەبی کەسایەتێکی هەبی کە بتوانێت مسەیتەر بی یان نازانم چۆن بێڵم جوان ڕاوەستی بەرامبەر کێشەکان بەرامبەر دەوروبەر بەماشەوە کەسایەتێکی هەبی کە ڕێز لە کەسانی دیکە بگری لەگەڵ کەسانی دیکە بتوانین مامەڵە بکە بە جوانی ئەوە بەگشتی با بڵێین یعنی بوون بە ڕێنماییکار بوون بە کەسێکی پرۆفشناڵیانە یعنی کەمە پێ دەڵێن پرۆفشناڵ یعنی نەزانم پیشەگەران پیشەگەر بی کارێکی ێزگار قورسە و لە وڵاتانی دیکە بوون بە چارەسەرکاری دەرونی مەرجی یەکجار زۆری هەیە دەبێت چەندان خۆل ببینی چەندان دەورە ببینی چەند کتابت دەدەنێت کتابی گەورە ئەمسەم یان کتابی ناو نیشانی گەورە نەک لە قەبارە ینی کۆمەڵک کۆرس کۆمەڵک شت دەدەن ئەنجا تو ڕێگە دەدەن لەگەر پێم وابی ڕێگە دەدەن لەگەر ببیایی دەدەن اینجا ببی چارەسەرکاری دەرونی پیانی ئەوەندە هەستیارجار ڕێنمایی دەرونیش بە هەمان شێوە ینی لە وڵاتانی دیکە کۆمەڵک مەرجی زۆری لۆدانرا ئینجا کەسەکە توانی ڕێنمایی کەسانی دیکە بکە بۆیە بوون بە ڕێنماییکاری دەرونی بێزگە لە زانستەکەی ڕووی کەسێتیشەوە بەڕاستی مەرجی زۆرە ئەنەوە مەرجانەوە نییە تووەگەر نەشی ینی نەشیکەی نابی بەڵام ئەگەر بیکەی دەبێت کەسەش پیشەکەر شتێکی ئەخلاقیانێ ئەخلاقیانەشمان لەبێت تو باسکەین لایەنی باس دەکەین ئینشاڵڵا لایەنی کۆمەڵایەتی زانم ڕێنماییکار یان توێژەر بەگشتی پێویستە کەسێکی کۆمەڵایەتی بی کەسێک کە بتوانین ماوەڵ لە کەسانی دیکە بکە کەسێک بتوانی تێکەڵی ئەوانی دیکە کەسێک بتوانی با بڵێین لە هەستی ئەوانی دیکە تێ بکات چکە یەک لە زیرەکیەکانمانێک کە زیرەکی هەسوسۆسی زیرەکی هەڵچوونی پێدەرێن کە بتوانین لە مەشاعیر و لە هەسوسۆزەکانی دەوروبەر تێ بگەین و دەرچیان پێ بکەیەوە بەڕێوەشیان بی بەماشەوە چەرتاکە لە خۆش یعنی لە خۆ دەکارچیسانەوە لایەنی دەرونی باماشەوە ئەزیزانم کەسایەتی دەبی کەسایەتێکی یعنی یەک لەو شتانەی کە زۆر مهمە ڕێنماییکار توێژەر خودی خۆی کەسایەتێکی ساغ و سالم یعنی سالم یان با بڵێن ساغی هەبی یعنی بەجددی ئەو شتێکی زۆر ڕوونە شتێکی زۆر یعنی دیارەکە ئەمە ئەگەر خۆمان شتێکمان نەبی ناتوانین شتێک ببەخشین خۆمان کەسێک ساغ نەبی ناتوانین یعنی شتێکی یعنی ڕێنمایی کەسانی دیکە بکەین یارمەتی کەسانی دیکە بکەین چونکە پیشەمێکەوە پیشانێک کە یارمەتی ئەوانی دیکە پێ بدەین کەسایەتێکی دروستی هەبی پێویستە کەسایەتێکی هەبی کە بەهێزی بەماشێوە ڕووی دەرێنەوە تەندروستی کەسێک بی لە ڕووی عەقلەوە تەندروست بیانی کەسێکی ڕێنماییکار پێویستە کەسێک بی لە ڕووی عەقلەوە گرفتی نەبیان عەقلەوە تاو کامل بیانی مەسەڵەن یان کێشەی نەبی لە ڕووی عەقلیشەوە لە ڕووی تەندروستیشەوە لە ڕووی ئەوەشەوە گە نەخۆشی درێژخایەنشی پێم وایە نەزانم لەوە زۆر زانیاریش تەواو نییە بەس پێم وانیەوە زۆر کێشەی بەس زیاتر لایەنە عەقلەکەی دەگێتەوە لە ڕووی خودیەوە ئەزیزانم کەسایەتی خودیەکی بەهێزی هەبێ خاوەن وێنەیەکی باش بۆ خۆی و کەسێک بێت کە توانایەوەی هەبێت ڕوبەڕووی گرفتەکانتەوە توانایەوە چارەسەری کێشەکان بکە ئەزیزانم ڕێنماییکار زۆر گرینگە یەک خۆی فێری کۆمەڵێک کارامەیی جیاواز بکە یعنی زۆر گرینگە بزانین ڕێنماییکار توێژەر کارامەیی یەکجار زۆر پێویستە فێری بین یعنی سەرەتا لە خودی خۆتەوە خۆی شتێک هەیە یعنی بابەتێک هەیە کە دەڵێ ئەگەر خودی خۆت پێشکەوان لە زۆربەی لایەنەکانی دیکەشەوە پێش دەکەوی یعنی من خۆم تەجروبەم لەسەرەوە هەیە ئەزموونی ئەوم کردە بەڕاستی خودی خۆت بەرەو پێش بێت لە زۆربەی لایەنەکانی دیکەش پێش دەکەوی یعنی هەوڵ دەت
کا لەسەر خۆت کا لەسەر زمان لەزم کۆمەڵ شت کە دوایی ئینشاڵڵا باسی دەکەین ئەو زۆ گرینگە یعنی کەسایەتی ڕێنماییکار کەسایەتێکی بەهێزە کەسایەتەکە بە توانای ڕوبەڕووی گرفتەکانی کارامەییەکانی وەکو چارەسەرکردنی کێشە کارامەییەکانی تێگەیشتن لە دەوروبەر کارامەییەکانی هەستکردن بە دەوروبەر کارامەییەکانی با بڵێن ژیان بە هەمان شێوە یعنی کۆمەڵێک شت هەیە کە تۆ ڕێنماییکار پێویستە تێری بی کە سەرەتا لە خودی خۆت ئینجا لەوانین بیکە زۆر شت هەیە لەسەر کەسایەتی ڕێنماییکار بەڵام بە گوتمان لایەنەکانی کە بەگشتی بازیکەین کۆمەڵایەتی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی دەرونی لە ڕووی تەندروستی لە ڕووی خودی یان با بڵێن لە ڕووی کەسی بە هەمان شێوە ئەوانە یعنی گرنگترین شت بەڕای من بوونی کەسایەتێکی بەهێزە بوونی کەسایەتێکە کە توانێت ڕوبەڕووبوونی کێشەکانی بی توانێت چارەسەری کێشەکانی بی توانێت بی لەگەڵ گرفتەکانی خۆشی گرفتی ئایندی کە چارەسەرکە بەڵام یەک لە هەر خاڵە مهمترینەکانی با بڵێن ئەوەیە کە ڕێنماییکار بتوانی یعنی کەسێک بی تەندروست بی لە ڕووی دەرونیەوە یعنی ئەزیزانم زۆر گرنگانی پێتان یعنی سیر نەبێ پێتان ناخۆش نەبی نازانم بە هەر نەوە کە بیرم مانگانەیە ماوەمە خۆش سەردانی کەسێکی دیکە بکەین یعنی ئەو نقطەیە ئەو خارە یان ئەو نقطەیە زۆر مهمە بەڕای من یعنی ڕێنماییکاریش کەسێکە کە پێویستی بە کەسەشکێ پێویست بە کەسێک سپۆرە ئەوە کەسانێکمان هەیە با بڵێن ڕێنماییمان دەکەن تۆ ڕێنمایی لە زۆربەی شتەکان کەسی بوارەکانی ژیانی مامۆستایانی ئاینی کەسانی پسپۆر لە بوارەکانی گرۆ نهاتە تاقیکردنەوەی شوفێری کەسانێکی ئەزمون یانی ڕێنمایی دەکەنەوە هاوڕێکان بەڵام ئەو شتانە کەمتر زانستین ئەم ڕێنماییکاری دەرونی کە دوایی بەتەواوی باسی دەکەین ئەو کەسە لە زۆربەی بوارەکانی ژیان زانیاری هەیە لە زۆربەی بوارەکان یعنی شتی پێوە لە نقطەی با بڵێن لە سفرەوە تا ئاخری لەگەرت دەبی یعنی ئەگەر 100 خاربی لە سفرەوە تا ئاخری شتەکان لەگەرت دەبی ئێستا یعنی دوای باسی شتێکی زۆر مهم دەکەین لەسەری ئینشاڵڵا لەبیرم ناچی زانست چیە زانستی دەرونی مرۆیی چین باش وە گوتمان ڕێنماییکار لە ئەلفەوە تا یە لەگەرت دەبی ئەزیزانم چۆن ئەزیزانم گریمان بکەن یان بینە پێچەڵ کە شتیوا لە کوردستانی شەیە ئەنی پێتان سیر نەوی کاتێک کە دەچێت لای شوێنێ با بڵێن تەشخیصەکەی با بڵێن ڕێنمایی چارەسەرکار ڕەنگە کەمتر با بڵێن لای دکتۆری دەرونی دەوێت چارەسەرکار دا ڕێنماییکاری دەرونی ئینجا توێژەر کە کارمەی تەندروستی ئێمە کارمەی کۆمەڵایەتیان توێژەری کۆمەڵایەت پێ دەرێن دوای ڕاهێنەری ژیانیش بە هەمان شێکاری سەر دەکەوە پەرەدەی تایبەتیشانەیە ئەو دوای دێنەوە سەر ئەو بوارانە بە تەواوی باسیان دەکەن بەیان ئەو بڵێن کورتەشان لەسەر دەرێن ئەوانە کە کەسێکە بستە سێکتەرێکی وە بستە جێگەیەکی وە ستەیشنێکی وە یان بە مەحەتەشی وە دەتوانی تەواوی خزمەتگوزاریە دەرونی کۆمەڵایەتی و ئیلی ئاخریانەی وەرگری دەتوانێت لە ئەلفەوە تا یەکاریسەوە هەرێک لەو پسپۆریانە هەرێک لە شارەزاییانەش توانایان هەیە کەسەکە بگەێنە بارەشی باشیان لۆنە ڕێنماییکاری دەرونی ڕەنگە بەشێکی زۆری ئەو کەیسانی یان حاڵەتانەی کە هەیە بتوانی کاری لەسەر کوتانی چارەسەری بکەین بەبن ڕێنمایی کە جوانتر بێت چارەسەرکاری دەرونی یعنی توانایەکی یەکجار زۆری کە کەسەکە خۆی بەتواناوی ئەنی دەتوانیت تا مەودایەکی زۆر باشەوە کەسە بووە بەڵام جوانترین شت نەزم بێن جوانترین هەیە باشترین ڕێگاوەیە هەرێک لە بواری خۆی کار بکە یعنی لەسەرەتا تەشخیصەکە یان دەستنیشانکردنەوەی دوایی چارەسەرکاری جاڕێنمایی ناچمە زۆر ناو تەفاسیلانەوە چونکە یعنی وەکو بڵێ نەک ترس بەڵام پێم خۆش نییە بکەمە ناو زۆرێک لە هەڵەوە بەڵام دەکرێت بڵێن باشتر یان جوانترە کە بەو شێوە بڕۆ ئینجا ڕێنماییکار با بڵێن دوای توێژەر ئینجا ڕاهێنەری ژیان ئەوانە لای با بڵێن وەکو هەڕەمەک لە سفرەوە لە ئەلفەوە تا یە ئیش لەسەر بکرێت وە شتی واشەیە و پەرۆدەی تایبەتیشمانێ دیسانەوە بوارێکی با بڵێن ناڵێن جیاواز بەڵام بوارەکە ئەویش پێویستی یەکجار زۆرە و گرنگیشە هەبی لەو جێگەیەدا لەو پێگەیەدا لەو ستەیشنەدا لایەنێکی دیکەی ڕێنمای کەسایەتی ڕێنماییکار کە لەبیرم چۆ بینووسم بێتە لەلایەنی ئەخلاقی ئەزیزانم
ئەو شتە لانێت لای بەشێکی زۆر ئەوانەی کە تەخەڕوجیان کرد یانەی زانیاریان هەیە نوێ نەبی لانی کەسایەتی ڕێنماییکاری ئەو کەسایەتەی کە ئەخلاقێکی زۆر بەرز یان لە ڕووی ئیتیکەوە با بڵێن ئیتیکێکی بەرزی هەیە کە توانایەوە هەیە کە نوێنەکان بپارێزی بەمان شێوە نەیشکێنیەوە کەسی بەرامبەر نەشکێنیان قبوڵی جیاوازەکان بکە یانی کەسێک لۆ منە لە ئاینەچیە ئەتو لە ئاینەچکەی پێویستە قبوڵیەوە بکەی کە ئەو لەسەر ئاینێ و هیچ کار نەکات لەسەر کردداری ڕێنمایی کردداری چارەسەری کردداری با بڵێن یارمەتیدانەکان بە هیچ شێوەیە نابێت جیاوازیەوەی کە کەسەکە ڕەشە کەسەکە سپیە کەسەکە سۆرە کەسەکە درێژە کەسەکە کورتە کەسەکە پرچی هەیە پرچی نیە مەقسەدم هەموو جیاوازانێک کە بە نەنگی دانرایە لێرە هەموو جیاوازانێک کە ئەمە خۆمان پرۆژەکمان هەیە لەسەرەوە ئینشاڵڵا دواتر دەیبینین ئەو هاوڕێیانە ئەزیزانی وە لێرەش هەماشەوە لەسەر ئەو بابەتە پرۆژەی زۆر زۆر جوانە لەسەر هەموو جیاوازانە پێویستە تو قبوڵی بکەی وە نای بیشتێنی یعنی لۆ نمونە بەبەسیترینش لەگەڵ کەیسەکە لەگەڵ حاڵەتەکە دانیشتی وتی لۆ نمونە ئەم شتە چوام کرد نابێت شۆکبی بەو ڕووداوەی کە ڕوویدا لۆ نمونە کاتێکە باسی ئەوە ینی شتێک دەکەلانێت زۆر لات پێکەنی ناوی ناوی پێ بکەین پێویستە ینی دەبێت مەقسەد ئەوەندە بەهێز ینی بۆ نمونە کەسەکە دەبینی ئەوەندە کەسایەتیی بەهێزت پێویستە کە کەسێک باسی کێشەی گەورە ڕووداوی ناخۆش سەبرەی گەورەی دەرونی دەرونی خۆی دەکات یعنی بگری کاتە لێرەدا گرفتەکێ لە کەم و کوڕەکێ ناڵم ئەم ئینسانین ناتوانێت تەوا خۆمان بگرین بەڵام بەهێزیت و وەکو ڕێنماییکار لەوەدا دەبین یعنی من بەداخەوە کەوە دەڵێم من کەسانی تا بڵێن پێم ناخۆشم وەکو ناڵە بەڵام خۆش ناکە لەسەر بابەتچکە لایەنش ئەخلاقی دیکەش ئەوەیە کە نابی لەسەر ئەو کەسانی هاوپیشەی خۆتن قسەی غەڵەت بکەی یان نەک قسەی غەڵەت یان باسییان بکەین باشە بیان بەخراپە یان بەخراپە بی بەتایبەت من بەجددی کەسم دێتیە کاتێکە کەسە گریا لە باوەشی گرتیە و دەستی بە کچی داهینە ئێوە یەک لە ئەکبەر غەڵەتەکانی کردداری ڕێنماییە یعنی بەسیترین شت کرێنسەش دەبێت بەس ناڵم لە هەموو حاڵەتێک بەڵام تو کاتێک کەیسێک باسی گرفتەش خۆلۆلەکات لەگەری بگریە و ئەوە هاوسۆ ئەوە لە کردداری ڕێنمایی جێنابیتەوە ئەوە لە کردداری لە چارەسەری جێنابیتەوە ئەوە نازانم بە وایە برای قوشە کردێ لە باوەشت بکە ئێوە ئیسفادەی لۆت هەیە بەڵام ئەو بەشەکە لە چارەسەرەکەن نەوەکو پێی وەکو برای و قوشەکە ئیشی لەسەکە بەجددی غەڵەت زۆرن کە هەتا زۆر جار خۆشمان دەکەین ناوی زۆر پێستان بە کەسانەکە زیاتر یارمەتیمان هەن لەو بوارەوە زیاتر شتمان فێرکەن پاراستی یعنی کەسێک لۆ نمونە دێت باسی مۆزوعک لە کردەکان شۆکبوون یەک لە هەرە ینی مەسەڵ ڕێنماییکار گرینگە کۆنتڕۆلی هەستەکانی خۆی بکە وەکو شۆکە تووڕەییە ئیلا ئاخیر ینی بەجددی یەکرە بە و ئەوانەی کە ئەزمونم کردێ بە پێی کە کەیسی تایبەتی تایبەتم هەبووە کەیسی تایبەتم هەبوو کەیسی ئەوانەی کە حاڵەتێکی دەرونی هەبوو بووماش باش دەگەری بوومە ینی لە بەشی زۆر شوێنەکان بە پێ بۆ تەمەنەکەمە و بەو ساڵانەکەمەش باس ینی وەکو کاری ئاسایش هەتا ینی لە شتانی کە زۆر ڕۆبەڕۆی بوومەوە ئەوەیە کە وەکو ڕێنماییکار کەسێکی تووڕە نەبم ینی کەسێک نەمکاتە کەسی بەرامبەر ینی حاڵەتی هەیە یانە تو دەبی لەو ڕۆ بزانێ کەسەکە بە دوو دەرزەکەی دابگەڕێن فکر لەو دەرزەی ئەو کەسە تووشی بووە ئەو دەرزەی کە ئەو کەسە ینی دەرزەکە مەسەرەتا ئەو کەسە بەهۆی چی شتێ بەسەرهاتیە ینی منداڵشی بەسەر بەرشتە تووڕە دەبی هاوار دەکا یان کەسەکە حاڵش دەرونی هەیە ینی گرفتی بەهێزی حاڵەتی بەهێزیش کە تووڕە دەبی ئاسوش دەگەری تووڕە بیەوە دەی گرنگی ئەم بەجددی ببوون داوێ بن دەکەم کەوەژەم گرنگی تو لێرە چییە یعنی تو نەتوانی مامەڵە لەگەر وارە شوابکە ینی ئەزیزانم لە قوتابخانە لە خانەی بەسەرپەرشتان لەگەڵ کەیسی تایبەت لە جێخۆ لە ڕێکخراو لە کەیسی تایبەت لەو جیانەی کە دووچاری گرت زەبتی دەرونی و پۆستراما و با بڵێن PTSD و غەمۆچی و ینی ئیلا ئاخیریەوانە دەبنەوە دووچاری زۆر حاڵەتی جیاواز دەبیەوە کاتوو لێرەدا
زۆر گرینگە بزانی کە لە ئێستاوە تو خۆتی لە ئەوانکەوە ئەوانەی کە ئێستاشکاری لەسەر دەکەم بەڕاستی ئەم نامێ زۆر لەسەوە بڕم بەڕاستی دەکەم زۆر ڕۆسی ڕۆیشتم ئەزیزانم زانست چییە؟ پێم وایە ئەو بەشەی سەرێ ئەگەر هیچیش باسمان نەکرد ئەوەندەی سەرێ پێم وابی پوختەکی زۆر باش بوو پێم وایە پوختەکی زۆر گرنگ بوو کە بیستم بیگێرم ئەزیزانم زانست چییە؟ یعنی نازانم مای کراوێ خەڵک دەتانی قسە بکەن هاوڕێیان یان بەس دەبی خۆم قسە بکەم مامۆستا جێرە دەگم هەیە؟ ناڕانەوەستا جێشمان لە دەنگتە زۆر باش مامۆستایان یعنی تەداخل هەیە لە ئەوکەیان هەرە بێت تا کۆتای خۆم قسە بکەم وەڵا بەس 2 دقەیان پاس 2 دقەی ئاخیر بەجێ بێڵی بەس زۆر باشە ئەمن چکە لە شێوازەکەی دڵنیانە بووستم لێتان بپرسم زۆر باشە دەکرێت لە ئاخری لە پرسیارشتەکان بەشدار بن پرسیار بکەن ئینشاڵڵا ئەزانم زانست چییە زانست دەرونی مرۆڤی چیە پێشەی باز زانست بکەین ئەزیزانم یەک لەو ناوەڵە زانست چییە ئەزیزان زانست بریتێ لە بەسادەیی بتێت لە کۆمەڵە گریمانە و ڕاستیانەی باماشی ئەو توێژینەوە و تاقیکردنەوەی ناو سەرنگانە و با بڵێن لێکۆڵینەوە بەرفراوانەی سەرمێزی تاقیکردنەوەکانە سەرنگەکانە توێژەرەکانە یعنی زانست دەسەر بنەمای قسە و لەسەر بنەمای قسە و سەڵۆ لەسەر بنەمای خوراپیات کار ناکات ئەوە کە زۆر گرنگە کە زانست لە کۆتاییدا دەبێت بەڕاستیەک پێ دەڵێن بۆن لە سایکۆلۆژی پێ دەڵێن فاکتی سایکۆلۆژی بەماشەوە لە زۆربەی بوارەکان زانست بوارێکی فراوانی هەیە کەویش چەندین لەقی لێ دەبتەوە چەندین پۆپ و چەندین گەڵای لێ دەبتەوە بەماشەوە کە زانست سروشتی و زانستی دیکەنە بەماشەوە زانستی گەردونیەکان ئیلا ئاخری وە زانستی مرۆڤیش یەک لەو زانستانەیە کە زانستێکی زانستێکی با بڵێن گرینگە و ئەو زانستەش کۆمەڵێک بواری فراوانی دیکەی لێ دەبتەوە یەک لەوانە زانستی دەرونیە ئەزیزانم ئەوەی کە زۆر گرینگە و هەر زانستێکی دی سروشتی زانستی دەرونی زانستێکە لەسەر بنەمای قسە لەسەر بنەمای قسەی گەورەی لەسەر بنەمای لێزانین بەتەنها کار ناکە یعنی کەسێک قسەزان و کەسێک نییە کە کەسێکی دەرون ناسەکی بەتوانایی بەتەنێ کەسێک کە لە نمونە توانێت چارەسەرکردنی کێشەجێ بۆ پێ ناوترێ دەرون ناس ئەسڵ دەرون ناسەش بوارش فراوان دوای دێنە سەر ئێستا ئەوەش دیسان وەکو دەڵێ نازم ها بە کورداری قسەمان هەیە دەرێن سەر و جێراشی دەشتین لە موزوع دیسان زانستێکە کە لەسەر بنەمایە کار دەکات یعنی یەک لە گرفتەکانی زانست تێگەیشتنی مایە تێگەیشتنی ئەوانەی کە من تێبینیم کردەوەیە زانستی دەرونی بە قسە قسەڵۆگ یان بە قسەی بەهێز بە توانای چارەسەرکردنی کێشە یان بە گەشەپێدان یان نەزان ئەمیم هەر بوارە کە تێکەڵاویان کردە لەگەڵی نا زانستی دەرونی لەسەر بنەمای سەرچاوە کار دەکات من ئەگەر بێم باسی هەر گیرگرفتێک هەر شڵەژانێک هەر بابەتێکی یعنی گەشەپێدانی تاک یعنی ئەبڵین مەسڵم یانی گەشەپێدانی مرۆیی نە گەشەپێدانی توانای تاکبی پێویستە لەسەر بنەمای زانستی بێ لەسەر بنەمای پێوەرەکان کار دەکات بنەمای تێست کار دەکات ینی توێژینەوەکان کار دەکات ینی زانستی دەرونی زانستێکە کە لەنای خۆی لە ڕاهەکە خۆی سایکۆلۆژی پاشگریژی بڵێن بە معنای یعنی دیسانەوە زانست دێ سایکۆ بمانای دەرون دێ یان ئیتری لاخی تا لەسەردانی پێش پێیان دەگۆ ڕۆح یان با بڵێن نەفەر ئیلا ئاخری کۆمەڵک نایی بەس بە ماشۆ بەس ئەوکە گورن ئەوەی کە مری گرینگە بزانین زانستی دەرونی هەر زانستێکی تر لەسەر بنەمایەکی ڕاستی و واقعی کار دەکات لەسەر بنەمای خورافات کار ناکات ئەمە شتانێکمان هەنە کە لەسەر بنەمای بڵێن ئەگەر پێنەدەن خورافات چکە ڕەنگە هەندێکیان لە هەندە بادە ڕاست بن یان ڕەنگە لە داهاتوو ڕاست بن من تەجروبەم لەسەرەوەش هەبووە بەڵام ئەوانە پێیان دەگوتن سەروس سایکۆلۆژیان پاراسایکۆلۆژیان ئەوانەی کە لە سەری پێیان دەست دەکەونەوە
ڕەنگە پێناسێش تاویانە لە ڕووی زانستیەوە لەبەرەوەی زانست هێشتا نەکەوتینە ناو بواری زانستەوە ینی شتێنی ینی بەشەر بەشتانەی کە لەو بوارانەی کە هەیە تر نازانم نامێ ناوی هیچ بینم بەجددی ئەوانە نەک زڕە زانستنی یعنی من بەو نەسە بەو تێکستە بەو قسێ بەو شێوە لێم گرم زڕە زانستی چونکە زانست شتێک زڕە زانستە کە زانستی بکە ناو زانست بێ ئەو هاوڕێک باسی دەکرد بەڵام شتێک خۆی زانستی بێ ناوێ بە زڕە زانست بەجددی ئەو زۆر گرنگە من بزانین لەو ڕۆ بەڕاستی ینی هەوڵدن خودی خۆمان ئیجە سەر ئەو لایەنەکەم بەڕاستی بوارەکانی زانستی دەرونی زۆر نەزیزانم یەک لەوانە ڕێنمایی با بڵێن ڕێنماییش کۆمەڵێک لەکی لێدێتەوە ڕێنمایی پەرۆدەی ڕێنمای قوتابخانە ڕێنمایی منداڵ ڕێنمایی خێزانی کۆمەڵێک لەوانەی کە من خۆم چووکە زۆر لێوردمەوە لێ ئەوم بەتەواوی باس کرد یعنی ئەو بوارانی زانستی دەرونی وەک هەر بوارێکی زانستی دیکە زانستی مرۆڤیشمانێ کۆمەڵێک مەسەدەم زانستی مرۆڤی با بڵێن بە هەمان شێوە یان زانستی دەرونی کۆمەڵێک بواری جیاوازی دێتەوە وەکو ڕێنمایی بۆ گوتمان بەمان شێ دەرونزانی پەروەردەییشمان هەیە ئەوانش زیاتر ئەوانم دانایەکە لە کوردستان بوونی هەیە دەرونزانی پەروەردە بەماش کۆمەڵ ناسی ببرن ڕەنگەوە بەغەڵەت داناوی بەرحاڵ ئەوەی کە مەسەد لەوەی کەوانی کە زیاتر لە کوردستان بوونی هەیە ئەگەر غەڵەتشم کردی دای لێبوردن دەکەن زیاتر ئەوەی کە وتم بەش ئەو بەشانە کە لە کوردستان بوونی هەیە دەرونزانی کلینیکیمان هەیە ئەوانەی کە زیاتر ئەوان چارەسەرکاری دەرون لە کۆیا پەروەردەی تایبەتمانێک کە لە چەند سەڵاتی کورچی پەروەردە هەیە کاری کۆمەڵاتی کەنجە پێدەن کارمەندی کۆمەڵاتی لە ئادا پێ ساڵیان دەرونزانی تاوان پێمایان دەچەند لێرەنی بەڵام وەکو دەرس وەکووانە دەخوێندرێن یان بەشێک لە هەست هەیە دەرونزانی گەشەپێدان هەیە ئەوەی کە زۆر گرنگە زیزان گەشەپێدان دەرونزانی گەشەپێدان بوارێکی جیاو ینی یەک لە بەفەکانی زانستی دەرونیە کە کار لەسەر تواناکانی کە تاک دەکات ببرن کار لەسەر گەشەپێدانی تاک دەکات لە ڕووی بەدەستهێنانی ئامانجیانەکانی وەکو ڕاهێنەرێک با بڵێن ڕەنگ ینی ببرن غەڵەتیشم بەڵام وەکو ڕاهێنەرێک کاری لەگەڵ لەسەر دەکات و بەدەستهێنانی ئامانجەکان و لە خودی خۆی تێبگات ینی نزیکە لە بەشێکی ڕێنماییکردن بەڵام ئەویان زیاتر گەشەپێدانەکە زیاتر لە ڕووی ئەرێنیەکانەوە بەم بە شێوەیەکی واقعی ینی وەکو زانستێک کار دەکات نە وەکو شتی با بڵێن خورافیە نازانم چۆن بڵێن ناواقعی و تۆ بەهێزی ئەو شتانە دەرونزانی تواناکان با بڵێن ئەوش بوارەکە زۆر نوێ نییە بەڵام ئەویش کار دەکات لەسەر ئەو توانە با بڵێن بەهێزان ببن توانە توانایانەی کە کەسانیش با بڵێن ئەمە پێیان دەڵێن شارز کەسانی توانان لە بوارێک لە شتێکە بەتوانێت هەر بوارەوێت دکتۆری دەرونیش دیسانەوەش بوارێکی دیکە کە لە کوردستان بوونی هەیە بەماشەوە ئەوش پێویستە 2 ساڵ پێم 2 ساڵە بخوێنتەوە دیسان ئینجا دکتۆری دەرونی و کاری کۆمەڵایەتیش وەکومان ئەوش بوارەکە زیاتر لەو شوێنانە کار منەظەمەکان دەخراوەکان کار دەکات لەگەڵ زیاتر ئیشی زیاتر لایەنی کۆمەڵایەتیە دەرونزانی پەروەردە ئەویان بوارە زۆر کەمتر لە کوردستان ڕەوا نازم بورن ئەسڵ یانی زۆر کەمتر ناوی هەیە زیاتر وەکو هەر پیشێر زیاتر وەکو گوتمان سەرەتا توێژەری دەرونی کۆمەڵایەتی بۆ ڕێنماییکاری پەروەردەیی یان ڕێنماییکاری دەرونی زیاتر ینی ناسراوەوە چارەسەرکاری دەرونی ئەو ناوانە زیاتر هەیە ئەوەی زیاتر بەرجێمان دەکەی بە فەرمی لە حکوومەتیاری کوردستان پێما ڕێنمایی پەروەردەیی و توێژەری کۆمەڵایەتی ئەو دووەیە کە لە کۆمەڵناسی و دەروناسی دەرونیان هەیە ینی من بەداخۆم کە قسە دەکەم بۆ شێوەیە یانی با بڵێن بۆ شێوەیە دانراوە کە زیاتر دەرونناسی کۆمەڵناسی زیاتر ئەوانەی کە هەر بەشە تاویان کردی زیاتر بۆ شێوەیە دەناسی ئەوان زیاتر لایەنە دەرونیەکان پێیان لە بەشە دەرونیەکان تاویان کردیان توێژەری دەرونی ئەوانەی دیکەش پێیاندا توێژەری کۆمەڵایەتی ئەمهم یان توێژکاری دەرونی کۆمەڵایەتی یەک لەو دانیشتوانانەی کە ئەمە لە هەمووان دانرایە ینی لە هەموو ئەوانەی کە هەر بەشەشی دەرونی تاوا دەکەن یانی هەتا کلینیکی زۆرجار بەبەر ئەو ناو نیشانە دەکەویت ئەگەر غەڵەتشم بە ڕاست بکەنەوە مەسەڵ یانی بە تێگەیشتن ناکە ڕاستیەکە بووە چی دیکە کلینیکی چۆک چارەسەرکاری دەرونی کە لە کۆیە ئێستا بمای بەشەک هەیە
ئەوانش بە زمانی ئینگلیزی دەخوێنن و زۆربەی گریبیرتی نەخۆشیەکان دەخوێنن بەڵام و هەتا چارەسەرکردنیش بەڵام تەنها دەرمان ناتوانن بنووسن بەمان شوکەمەوەی دەرمانیش هەندێک دەخوێن نەزانم لەوەکی نیم بەردەی تایبەت ئەوەش بوارێکی زۆر گرینگە کار لەسەر با بڵێن ئەوانە دەکەن کە گرفتی فێربوونیانێ ئەوانەی کە حاڵەتی ئەوتیزم و گرفت عەقلیەکانیان هەیە و کەسانی کە بڵێن کەمەندە ببرن خانەپێرایستی تایبەت ببرن خۆم نامەوێت زارای بکارن خانەپێرایستی تایبەتن لەو بوارانەی کە زیاتر دەڵێن خۆی پێدەن تایبەتن بەڕاستی و ئەو بوارە لە 2004 پێمەوەی لە پەرلەمان بڕیای لەسەر درا و ئێستاش لە زۆربەی جێگەکان کار لەسەرەکەن چ دەبەداخەوە نەزانم ینی گرفتەکان زۆر نەزانم چی باسکەم لە فەردی تایبەتیش کەسانەکەنە لە سنتەرەکان و سنتەرەکانیش بە شێوەیەکی زۆر باش کار ناکەن کەسانیش لەناویان ئەسڵ دەرچیەوە بەشەنین من لەگەڵەوە نیم ینی ئەمە زۆر با بڵێن داخراویم ینی بڵێن ئیلادەی ئەو دەرچی ئەو بەشانە کار بکەن بەڵام ینی کەسێک دەرچوو بێجار لە بەشەکە بەڵام بەجددی کەسێکە دەرچی بەر دەفەردی تایبەت نەخوێنیت کارەساتە تو لەگەڵ منداڵێکی ئەوتیزم و ADHD إلى آخری کار پێ بەڕاستی ینی کارەساتێکی گەورەیە بەڕاستی و کەسانێکی کارەکە پێویستە کەس یانە وا سەنتەرانی ئەو شوێنانی کە کاریش دەکەن زۆر پیشەگەرانە کار بکەن بەڕاستی ینی خۆتان ڕوانێک واقعەکە ببینن ئەزیزان چۆن سەرچاوە بەدەستبێنین چی بێت پێویستە فێر بینین بزانین ئەوش لایەنێکی دیکەی کە پێویستە هەوڵ بدەن کاتەکە کەمە کورت بکەمەوە بێ زۆر زۆرشمانم ئینشاڵڵا چۆن سەرچاوە بەدەستبێنین چی پێویستە ئەزیزانم زۆر گرینگاویان لە سڵایدێکی باسمان کرد ئایامە وەکو ڕێنمایی کار یان توێژەر یان کوانێک کە لە بەشە دەرونیەکان و کۆمەڵایەتەکان إلى آخری کار دەکەن دەبێ ئەوەندە بتوانە بین کە لە بەشی زۆری لایەنەکانی ژیان زانیاریمان هەبێ نەک زانینیان زۆر لە زۆرەکان شارەزایەکی تاوامان یان پسپۆڕیمان هەبێ نە کەسێک بین کە بتوانین لە ئاین بەشێکی زانیاریمان لە ڕووی ئاینیەوە هەبێ بەشی زانیاریمان لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێگەت و بە ڕێنماییکار زانیاریمان لە تەندروستی هەبی زانیاریمان لە حتا لە بەشێکی سیاسەتیش هەبێ هەتا لە بەشێکی ژیانیش هەبێ هەتا ئەزموونمان لە ژیانیش بێ ئەزموونێک لە گرنگترین شتەکان یعنی تۆکو ڕێنماییکار تۆکو توێژەرتووە لە هەر بوارشی زانستی مرۆڤی دەرونیدا پێویستە لە بەشی زۆری لایەنەکانی ژیان لایەنی کەم زانیاریت هەبی ئەگەر معلوماتی باشتریش هەبی یان ئەگەر زانیاریت هەبی ئەوەش تێدرا ئەگەر مەعریفەشت لێ هەبی باشتریشە یعنی کە تو کەسێک بۆ نمونە لە ئاینی بۆ نمونە موسڵمانی لە ئاینەشکە دێت یان ئەتو ئێزیدی یان با بڵێن ئەتو مەسیحی لە ئاینەشکە دەبێ بزانی لە ئاینی وی چ شتێکی یعنی نابێت بەس بۆ لە ئاینی خۆت معلوماتت هەبی ئەی کاتێک تو کەیسەکە تا چتێکی سبەینی لەگەر کەیسێک یان لەگەر چەندین کەیس ڕوبەڕوو بیان کارت کرد بگورن کارت کرد کە لەسەر ئاینێکی ترن یا لەسەر بیر و باوەڕێکی ترن یا لەسەر جۆرێک لە تێگەیشتنی ترن یان لە فکری سیاسی ترن یان نەزم لە فکری مهم لە زۆربەی لایەنەکانی ژیان پێویستە تو زانیاری لەسەر لایەنی شێوازی ژیان لەسەر کارەمەی ژیان ینی بۆیە بەڕاستی ئەگەر یەک پیش ینی بیا کەسێکی پرۆفشنال لەو بوارە بەجددی لەوانێت 20 بۆ 30 ساڵی تریش تێشتان بێت ئەنێ بە هەمومان بە خۆمەوە لەسەر تاوە پێویستمان زۆر بە یعنی بەدەیان شت هەیە بەدەیان ڕێکار هەیە بۆی زیاتر پێشکەین بەڕاستی چۆن سەرچاوانی منێک لەو مامۆستانێکم وتیە من زۆر حەزم لەو بەشی خۆمان نەبوو کاتێک کە چوومە ینی ڕێکخراو کارم کرد چوومە ئەو کەیسە لەوێدا دەهاتم بە سەعات بوونە منداڵ یان کەسێک ئەو کەسێکە هاتبوو دانیشتن نەمزانێت چ بکەم هیچ معلوماتم نەبوو زانیاریم نەبوو دەگوت چۆمە دەرەگوتم تاوە دوای ئیتر چەند خۆڵ و شتم دیتوانە تاوشتم خوێندەوە تێگەیشتم لە ناو چ بەحرێکدا ناو دەریایەکی فراوانی بێ کەناردام بەجددی ئینجا دوایی گەیشتە لایەنێکی زۆر فراوان ماشەڵڵا دەبێت لێ بەجددی کارکردن لێدا بەڕاستی پێویستی بە زانیاریشی زۆر هەیە چەندین کۆڕە باس ماکردیان لە وڵاتانی مەرجی زۆر گەورە هەنە و
خۆشتان دەتوانێت سەری بگەڕێن قسانی من ڕاستیان لە وڵاتی مەرجی زۆر گەورە هەیە بۆ بەکاتیوان کە ماسەر بخوێنیان دکتۆرا بخوێن باماشەوە مەرجی زۆر گەورەی تێدایە کە تو دەپێویستە چەندی کۆرس چەندی کۆرس ببینی چەندی خۆت بەرەو پێش بدەیت هەشتا هەرکەمە سەرچاوە دیزەن لە سەردەمی ئێستا سەرچاوە زۆر ئاسانتر ڕەنگە بەرز بێت بەڵام دیسانەوە فراوانی و ینی زۆری ئەو سەرچاوانش و زۆری ئەو جێگایانە کە سەرچ دەدەن دیسانەوە ئەوە لایەنە چی نەرێنی دیکەشی هەیە چونکە وای لێ هاتیە ئەمە هەتە لەوانەیە کە ئینگلیزی یان عەرەبن زۆرتر ئینگلیزیەکەم تا ڕەدەی باشترە ئەوانەیە کە دەگەڕم هەتە لەو ماپەڕ و سایتانەیە کە ئینگلیزی یان ئەوانەیە کە دەبینی کە هەتە دەنووسێ فاکتی سایکۆلۆژی یعنی بۆ نەستە بینێم یعنی نەزانم کوبن یعنی فڕی بە زانستەوە نییە فڕی بە دەرونیەوە نییە ببرن لەو ئەکسەر بەس بەجددی یعنی جاوەرە ئەتوو بیان ئەوانەی کە یعنی بە شێوەیەکی دیکە کەس یعنی باسی بابەتێک باسی شتێک باسی یعنی لەچی گرنگی مرۆڤ کە دەروونە یعنی زۆر هەستیارە دەروون ئەزیزان یعنی تو بێن منە ڕێنماییگە و توێژەرێ هەن لایەنی ئەخلاق من باس کرد زۆر گرنگە بە زانستیانە باسی شتێک یعنی بۆ منە باسی خێزان دەکرێت ئەگەر کەسەکە ئەگەر شارەزایی یان دەرچی بەشە نەبی یان با بڵێن شارەزایی پسپۆڕی لە بوارەکە نەبی نازانی لە گرفتەکان لە نەخۆشەکان لە شڵەژانەکان لە گرفتە کەسێتیەکانی مرۆڤ نازانی یعنی ئەگەر من بێم باسی خێزان بکەم زۆر حەزەر وەردەگرم بەجددی زۆر حەزەر وەردەگرم یعنی من ئەزیزانم حەزەر لەو کەسانە وەردەگرم کە پارانۆیدن حەزەر لەو کەسانە کە یعنی نێرجسینە حەزەر لە هەموو کەسانە وەردەگرم کە زۆر لە جۆرەکان کەسایەتێکی ماسۆشیوی ناخێریانە یعنی هەموو گرفتە کەسێتەکان هەموو نەخۆشەکان یعنی دەبێت ڕەچاوی زۆر باشکەم بەڵام پسپۆرم لە بوارەکە نەبی کارەسەرەکان دروست دەبن قسێ دەکەم ئەگەر لانێ بەنیەتێکی خراپیش نەبی خراپ بچێتەوە کۆڵە گرفتی گەورە لە خێزانەکان دروست لە کاتێکا من بەنیەتی باشکردم لێ بەڕاستی بواری زانستی دەرونی بواری زانستی مرۆیی هەموو کەس نییە بەڕاستی ئەزیزانم یعنی لە پێشتر لە ساڵانی پێشوو لە ساڵانی ئێستاش کەسانێک دەستێنێتەوە بوارە کە ئەسڵەن ئەوەندەی کە حەزیان لە ساکەوتن بووە بەڵام ئەوەندەی دیکە غەڵەت تێگەیشتن لەو بوارە غەڵەت تێگەی یعنی بەسیترین شت خەڵکی ئێستا تێبووان بەشێکی زۆر لە خەڵک هەیوا دەبینی تێگەیشتن چ غەڵەتی هەیە لەو زانستی دەرونی پێ ئەوانی کە لەو بەشن شێتن دوولەڕن بۆ یا ئەوانی لەو بەشن تەنها بە قسە گەورەی دەتوانێت قسەزانی دەتوانێت یعنی یا پیان وای گەشە پێدان و یعنی یۆگا و ئیلاخری ئەوانە سەناوەکەش مناوەکانیش مناوە جارە زانستی دەرونی کاتێک زانستی دەرونی بەدەرێ لەو شتانە ئەگەر بەشێکی کەمی تەکنیکی ئەگەر واقعی بە زانستیانە کە خۆی بوارەکانی خۆی بەکاربهێنێن ئەماشەوە گوتمان یعنی سەرچاوەی ئێستا بوونی سەرچاوە فراوانی ئێستا یعنی ئەوەندەی سوودیشی ئەو لایەنی نەرێنیشی زۆر گەورە گوتمان حاڵەت تێگەیشتن یان غەڵەت بەدەستهێنانی زانیاریش زۆر هەیە زانستی غەڵەتشتەوە یعنی زۆر گرنگە ئینسان لەو سەردەمی ئێستا بتوانی ئەو زانستانە ئەو شتانە یان ئەو معلوماتانێک کە هەیە یان زانیاریانێک هەیە بە شێوەی باش لەوڵێن کۆلێکتیڤیان بکات و کۆیان بکات بەڕاستی لەکنە خۆی بتوانی یعنی بۆ شتێن لە مەوادە خامەکەی وەگری بەڕاستی ئەو ئاسان نییە دوێ ئیشی ما کە بنمانە وشایبین دوانێت کە شتێک بە کەسانی دیکە بگەینی کە لەو بوارانە سەرزانیان یان دانیشتێ وەگرن یان لە خێزانەکان داڵ کەسانی دیکەدا بکڕێنمایکە لەگەر حاڵەکەت ئەت پێس مەوادە خامەکە دێت ئەومە علمووە مکتاب بخینەوە ناتوانین بێ بێنە باسی وەکی بڵێ وەڵا غەمۆچی بەو شێوەیە حاڵەتەکانی بەو شێوەیە توندیان کەسە پێویستی بەوە نییە بەجددی پێویستی بە تۆ کە ئەتوو ئەوانە هیناتە کورت و پوختی کێوە بە شێوازێک بیدەی بەو کە سوودی لێ بینی و یعنی بگاتە بارەکی دەروون ساغی باش تەندروست دەرونی بەڕاستی لێ گوتمان سەرچاوەکان زۆرن یوتیوبە کتێبە بەشداریکردنی کۆرسە ینی خولە سیمینارە با بڵێن کۆر ئەماشەوە فێربوون لەوانی دیکە سەردانیکردنی شوێنەکان کارکردن ئەوانە یعنی سەرچاوە زۆرن گوگڵ
من استعالين دتسم درس من دلا لجوجل إن شاء الله ما صدوا عادي نيرم كم والله ويب سايتي زور باش هلا بس لجوجل يعني بوم لجوجل سكولر معي هلا جوجل لسانه كم والله ويب سايتي زور جوا باش معني كإسفاري ذا كأجر زماني عربي زماني إنجليزي نازاني برو لا يوتيوب يوتيوب هي بس وجرانه كزور باش نبلام اشتان لهيج باشترع يعني برو لوش ما زانياري فيربا يعني ما مستعد ما بدي أقول وقتي خوي كاتي خوي سنتين صار جستا ناس دارين هزار باونا بمعلومات كم وبراسي يقول دشما زير شي كمبيوتر ما بفارم بدون هزار يعني مثلا برابارك عند اللي معي كمبيوتر بكارين دشم ليه دقرام شتن دخين له يعني سيف يعني لأننا زور كسر يعني صدمة كين كزاني عند أصلا ديت دسمان يعني هلا مالك خو ما تهينش بالزبينين كسي أو لأننا عندي يقول فارم نبوم بس درجة ده كتابة كم دخين ولا كتاب أنا كذا بلا يعني دهات ويسان دخين ده هم روش أنت وين يعني كتابة كم تعوق يعني فاري أو شيء نبوزا يعني كتابة كم كسر ما يستا يعني أحسن ترى براسي برسنا هم مشتا يعني تندي زاني يعني سياد كيش تكمل ودي سنة شيء كتير شيء كتخصصه كسدينا سري بكتي باسي تكمل سوبراسي زكم كذا كيش راستا مش ولا كم زاد بسيار جمع بله راستا ولا مش رك بيجي بيلي باسيون كبراسي يعني كذا كيش ما زكم تو دريش بوا سد برك دريش دنيش تسمع بيك بس كذا كي دريش بالوش زود نروي لچه کار بکن چون دگونچه عزیزانم لتخصص لبسپوری باس ماکر اگر تو لرنمایی کاری بس یکش عزیزانم راستا دزانم ظروفی جیانی استا يعني ظروفی زانسی درونی و زانس امریکا لکردستان دیرانه هر غلط تگیشتنو يعني نبوني هلی کاری زورو يعني گرینج ندان لان كان دیکو حكومة إلى آخره كم يعني جرينج كم ترو جرين تدان غلط تجيش خالصيش طالما بح جرينج هرب سبوري لبواركي خود كار لأننا برودي تيابد لبواري خورن مايكار تاسر كار مو أنا لبواري خورن كار بكن عايز نبي زانياري سبور شهر زين لو زيادة يعني لأننا قد حتى سبوري كاول لو خوش زوزو باش لأننا قد خورن مايكار لسرن مايبرو لأننا وش ود ببرر لأن الرماي خيزان يعني الرماي من دعوة بشيء الرماي تابعين بشيء يعني من لبوارك خوم كباسي ذاك يعني من أون دور مو لنا بوارك كاكو تيكو دمو لسر تمانة جيش لكم مثلا لا عند صدق تما قال الدكتورة كايرس لكم لا لا عمره شيء زوج اسكال لو منا لا دوازة حتى هجة صار هالذكاري كم يعني تمشاك يعني هي البوار هي تنال سر من دال يعني سرتكاني تمن من دال عمره يكتافين صار كاردك أو وردن لسرشته أو ورد بوله سبوانه كي خود بخشيت تو تواني بسپوره وگیری شده تواني هم چارزایی پیدا کردو دکترا ماستر ماما شو لو اشکرنی خوش زور او گرینگه براستی او بسپوریه هم لو خود يعني ماما شو چون کار بلدوین اسم کار کردن با خوش یگرگانه که تو دبی هلا زانکو کایلس چون کار کار کلانه او طاقت و حزب و حزد نمیده لیا اساش كتاودا كي ابي امان ما بي وما با ايش بك بس يعني دتواني ما ايش بكي يعني وبكو تشتغل لازم ايش لبوارش كي تاع بواري خد ودي برام داج نبري او ما دابري ثانيه بس بين خل ك الى اخر او ثانيه هول مش دابري برام بما شو كاريج كل بوالدي كان مرزنيه تنال بواري زان سدري تاوكي كتاو كده زان سنه بلام حول خوش هیچ نبیلن کم پروژه يعني مرزية تنا أوي ككاركي لو بوارين لتيك لو نختار خانة ما بابلين بوار باسية شغال دريشن ليه بكون تسوكيش ل سنتركاني دروني سليل هنا نختار خانة كان هنا بخلا وكان هنا بوهري شان بابلين كارماي زور هي وكو زمان سانينا وكو كمبيوتر زو جرينجا أزمون تهبيني بقولنا إيش خوبشيا يعني برو بيكان زور كي أساي برو شو نيجي مكان خوبش كمانجي مانجيش حفتي بيكان حتى مانجيش بيكا
يعني زەرەر ناکێ بەڕاستی ئەزموونەکە لۆژیان خۆت دەچێت جێشکە سکیپەکە تایم بینوسی بەلا من لەو جێ ئەزمونم وەکرد لەو جێ کردیتم ماوەکەش هێگەنی نییە میمیات فێری شتەکە وی شتەکەت دیتیا لەوانە هەر لەو شوێنەش وەربگیرەوە دیسانەوە یعنی لێ تەخصوصەوە میمە ئەتون ناچی لە سەنتەر ئیشەکەی ئەجام سەر قوتابخانە یان دیسان لۆ جێشکە نا کە لە سەنتەر ئیشت کرد ئەگەر لەو سەنتەرەش وەرنەگیرە تا سەنتەرەشکە هەر يعني دیسان ئیش بکەیتەوە نەک دیسان سەر بواری ئەوەیە تەخصوص شتەکە زۆر فراوانە من بەڕاستی ڕەنگە نەمتوانی بە ئەوەی ئاخیرەوە جوانیم بگەم هیوادارم ئەوەش استفادەی هەبووی من شتێکی وام نەماوە کاتی پرسیارش نازانم ماوە یان نا ئەگەر شتێک ئینشاڵڵا استفادەی هەبوو لەڕێگەکە ئەوانەی کە باسم زیاتر لە ڕووی ئەزموونەوە زیاتر باسم کرد بەڵام ئینشاڵڵا هەوڵ پێم وایە پارە لەگەڵ شتانێک کە پێویست بوویان ویستومە گەیاندوومە بەڵام استفادەی هەبووە سپاسان دەکەم لە جێگەیتنتان زۆر سپاس کاکڕەکان دەستەکانت خۆشبی بۆ ڕوونکردنەوەکەت لە هەموو شتەکانت زۆر سپاس ئەگەر پرسیارێک شتێک هەیە چەند کاتی نەما ئەگەر یەک پرسیار وەربگرین ئەگەر زیاتر نا ئەدەم ناوە بەس نازانم دەنگەکە ئەگاتیانە دەنگت دێ سە باشە ئینجا ئەوەی منەوەیە پرسیارەکەم خۆی پرسیار نییە ئەوەی بەلای منەوە ئەبینم لە ڕووی تیۆری و لە ڕووی خوێندنەوە سەرنجی بەرنامەکانتان منداوە پرۆگرامەکانی زانکۆی سەلاحەدینم داوە بە تایبەتی بەهۆی چەند هاوڕێیەکی قوتابیەوە کە دەیان ناسم لە هەولێرن بەڕاستی پرۆگرامی خوێندنی باشتانەیەوە و شتانە بەڵام ئەو شتانەی کە لە کوردستان پێویستە پراتیک و خولبینین دەورە من خۆم دەروونشیکارم لە نەخۆشخانەیەکی شتەکەم کلینیکی پێوترێ کلینیکی ئەو کەسانەی کە تووشی مادە هۆشبەرەکان و ئەلکۆل و ئەو شتانە بوونە بێگومان لەوێت چارەسەریانەکەم بە ڕێگای بەڕێگای هیپۆتیراپی واتە بەڕێگای ئەسپ سواری و شتانە هەروەها لە عیادەش وەکو دەروونشیکار و هیپنۆز کار دەکەم قوتابیانی ئێوە لە کوردستان بەڕاستی پراتیکیان نییە چونکە 4 ساڵ دەخوێنن لەوێ دوایش ماستەرتانەیە 2 ساڵ کاکاتە 6 ساڵ یعنی نازانم لە کاتی ماستەرەکە ئێوە خولەبیرن دەورە بینینیانە بەڵام قوتابیانی ئێرە لە زانکۆ لە فەڕەنسا هەر لە ساڵی یەکەمی زانکۆوە دەست بە خولەکەن یعنی من خۆم چەنەها قوتابی دێ بۆ لام ساڵانە لە زانکۆی کولیەوە دێن بۆلام یا لە زانکۆی شاری ئەلبیەوە هەر لە ساڵی یەکەمەوە 150-160 کاژێر خولە بێ ببینێ لەگەڵ دەروونزانێکە لەگەڵ یەکێکە کە پراتیکەکە لە نەخۆشخانەیەک لە ساڵی دووەم هەر بە هەمان شێوە 2 مانگ خولی هەیە کە ئەگاتە ماستەریەک 6 مانگ خولی هەیە کە ماستەری 2 دەخوێنێ ئەبێ 6 مانجی تر بچێ خول بخوێنێ یعنی بە پراتیک لەگەڵ داوای لە بوون نەکەم کوردەکەم خراپە چونکە من دیراسە توشتم فەڕەنسی بوو ئەبێ پراتیک بکات کە پراتیکی کرد فێرە بێ ئەزانێ چۆنە کارەکە تۆ جەنابەت زۆر جوان بۆ قسانەی کە کردت پێش ئێستا کەوا ئەبێ دەست بەسەری نەخۆشەکەیانێنی نەگرین لەگەڵا بێگومانە بێ شتان نەکەین بەڵام خۆی کێشەی کوردستان چییە زۆربەی قوتابیەکان هەتا ئەگەنە ماستەریش هێستا چارەسەریی خۆیان نەکردووە یعنی داوای لێبوردنەکەم ئەو شتاڵم لێرە لە فەڕەنسا ئەو کەسانی کە دەروون ناسی کلینیکن یا دەروونزانن یا دەروون شیکارن چەندەها ساڵ چارەسەری خۆیان وەرەگرن لای دەروون ناسێکی تر ئەچن لەسەر دیڤان ڕائەکشن هەموو کێشە و گرفتەکانی خۆیان لە ڕووی تیۆری و بەڕاستی بەرنامەکانتان زۆر جوانە هاوتای بەرنامەکانی فەڕەنسان چونکە بۆیە و قوتابی ئەو هاوڕێیانەوە سەیری بەرنامەکان کردووە سەیری پرۆگرامی کردووە بەڵام ئەوەی جێگەی داخە کە پراتیک نییە هەتا من سەرنجم داوە چەنەها دکتۆرتان هەیە لە زانکۆکان کە دکتۆرن لە ڕووی دکتۆراوە زۆر باشن لە ڕووی نووسین لە ڕووی قسەکردن بەڵام ئەوانیش پراتیکیان نییە ئەوانیش ڕۆژێک لە عیادەیەک ئیشیان نەکردووە نەخۆشێک ببینین چارەسەریان کەن گرنگ خۆی پراتیکە گرنگ خۆی ئەزمونە ئەزمونیش لە کلینیکەوە دێت کلینیکیش لەوە دێ کە ئێمە چاومان بە نەخۆشکەوێ چارەسەری خۆشمان بکەین پێش ئەوەی ببین بە دەروون ناس بەڵام بەداخەوە هەندێک لەو کەسانە ناڵم نەخۆشن یعنی من ئەو ڕێگەیە بە خۆم نادەم ئەبێ بە دەروون ناس یا ماستەری هەیە هێشتا لە خۆی چارەسەری خۆی نەکردووە نازانێت گیر و گرفتەکانی چییە خۆی سوقراتەی وت
ئایا تۆ خودی خۆتەناسی یعنی ئینسان خودی خۆی ناناسێت تا چارەسەرێک وەرنەگرێ. فرۆید خۆی تیۆرەکەی خۆی لەسەر و قسەی سوقرات دامەزران. ئایا تۆ خودی خۆتەناسی دەروون شیکاری داهێنا فرۆید بۆ ئەوەی یارمەتی خەڵک بدا کە خودی خۆی بناسی بزانێ من چێم. ئەڵێ تۆ چیت ئەڵێ ناومەوەی ئەوەیە ئیشمەوەیە پیشەمەوەیە، بەڵام لەگەڵەوەشدا کە هەڵچوونیە چێ بێ کە شتێکی ئەبێ نازانێ هۆی هەڵچوونەکەی چی بووە. اینجا من ئەو پێشنیارە کەم یعنی کە قوتابیان زیاتر داواکە لە زانکۆکیان خود ببوون لە سنتەرەکان یعنی سندیکایەک بکەن. لێرە هەموو دەروونناسان سندیکایانەیە. ئەو سندیکانە زەخت لە حکومەتەکە کە ڕێگەیان پێ بدرێ کار بکەن ئیش بکەن. بەڵام بەداخەوە زۆربەی قوتابیانی کوردستان کە وەکو پسپۆڕێک لە زانکۆ دەرەچێت گەلێ شارەزایی هەیە بەس لە ڕووی پراتیکەوە شارەزایی نییە، هەروەها ڕێگەشی پێ نادرێت کارکات. ئەوەی من وەکو پێشنیار بوو بۆ قوتابیانەی کە جۆم لێ دەگرن، یعنی بەو شێوەیە بێت باشترە. سپاستانەکەم بۆ جوڵستان. ماوەستا خۆشید من زۆر سپاس دەکەم وەرە ماسی باگەر لە پێشدادی و خۆی لێ سندیکامان هەیە بەس نازانم حەزەکەم زۆر ئاکتیڤ نییە بەس نازانم تر ئەوە گرفتەکە لەکوێدا و بەڕاستی من خۆشحاڵ بووم بەجێگرتن لە قسەکانت لەو ئەزمونەی کە باسی کرد ڕێزم هەیە بەجددی ئیمەش یعنی هەتا ئەو پرۆژانەوە کارانشی کە کردیتمان دەیکەن خۆم وەکو ئەو هاوڕێیانی دیکەش بەجددی ئیش کرد یعنی بەڕاستی ئێستا ئەو شتانەیە ئێستا ئەو بوارانی کە هەوڵدەن هیچ نەبی کەمەک شت بگۆڕن هیچ نەبی جارێ هیچ دەستەماین سێت و لەسەر عەقڵێت بکەین. من زۆر خۆشحاڵم بەڕاستی سوپاس دەکەم ماوەسەجان. منیش سوپاسی جەناب دەکەم بەس من پێشنیارێکم ئێوە لەگەڵ ئەوروپایە ناتوانن ئەو شتە بکەن چونکە گرفتی زمانەکە مەسەن لەگەڵ وڵاتێکی وەکو فەڕەنسا وەک بەریتانیا لەوانەیە گرفتی زمانەکە، بەڵام ئێوە لە هینن لە ڕۆژهەڵاتن لەگەڵ وڵاتێکی وەکو لوبنان. من لەگەڵ دەروونناسەکانی لوبنان پەیوەندیم هەیە، مەسەلەن ئەتوانن لەگەڵ وڵاتێکی وەکو لوبنان لە ڕووی دەروونناسیەوە زۆر پێشکەوتون لوبنانەکان و هەروەها زمانەکەش تا ڕادەیە لە یەکتری تێگەن چونکە بە عەرەبی قسەکەن. ئەتوانن ئەو ئەزمونە لەگەڵ کۆمەڵێک لە دەروونناسانی لوبنانی بۆ ئەو شتە نەکەن، بتوانن سوود لە یەکتری وەرگرن ئاڵ و گۆرتانە بێ. بێگومان لەگەڵ ئێرانی شاتوانن بیکەن بەس لەگەڵ تورکیا و وڵاتەکانی تر تۆزە سەختترە ئەو شتە. ئینشاڵڵا پێم خۆشی لەسەر پێم باشی لەسەر پێشنیارەکە بکەین خۆم دەستەکان خۆشمەوە سەرژێن ئینشاڵڵا هەوڵ دەدەین بەڕاستی ینی بەجددی یعنی ئەوەندەی دەتوانەمان ئینشاءڵڵا هەڵبژین ئینشاءڵڵا سەرکەوتوون. بەڕاستی باسەکەت زۆر بم بەدڵ، بەڵام ئەوەی کە وەکوتم ئەو پراتیکە کەمە، یعنی پێویستە قوتابیان داوای پراتیک بکەن. ڕاستە شت باشە خوێنن بەرنامەی باشیان هەیە کەوا هەر مەلزەمەکە نەبێ مامۆستا مەلزەمەکەمە داتی و چەند کتێبێکە خوێنمەوە و سەیری یوتیوبەکەم و چەند سمینێرێکەکەمەوە شتانە خۆی دەروونناسی و هەر شتێک بێ خۆی تەنها ئەرەوە نییە، خۆی پراتیک و ئەزمون لە کلینیک وەرەگیرێت. زۆر ڕاستە بژینیاخوا سپاسەکەم با کەستان ساوی مامۆستای زۆر خۆشحاڵم. منیش خۆشحاڵم هەر بەردەوام دەستان خۆش کاتەکەی زۆر کەمە. من خۆمە ئەشتوانم ئەگەر توانیشتان لە خۆ فرێندم لە فەیسبووکەکەی ناوی چیە سایکۆفێری ئەشتوانین لەوێدا قسە بکەین چونکە داوای شتێکشیان لێ کردوم لە هاوڕێیان کە بیکەم بەس ئەتوانین سوود لە یەکتری وەرگین. بەڕاستی من لە ڕووی کوردیەکەەوە زۆر سوود لێەوە وەرەگرم چونکە کوردیەکەم زۆر خراپە، کوردی قسەکردنم خراپ نییە بەس کوردی زانستیم خراپە. سەرکەوتوو بن سوپاستانەکە. کاگڕەکان دەست خۆش بی ماندوو نەبی. زۆر سوپاس وەسم کاتێکمان بەداخەوە زۆر کەمە هەر نەمایە کەمە ولاشیدا 20 دقە. ئەگەر شتێک هەبوو لە کۆتایی لۆ سایکۆفێر لۆمە لۆ هەر شتێک لە کۆتایی هەبوو تر کۆتایی پێدێن ئینشاءڵڵا. زۆر سپاسی سایکۆفێر و زۆر سپاسی و دەرفەتە دەکەن ئینشاءڵڵا
بەردەوام دەبین و هەوڵ دەدەین زیاترەوەی کە ئەو جێپەنجەی کە هەمانە بەجێ بێرین بە باشی و زیاتر هۆشیاری لەم بابەتی زانستە دەرونی و کۆمەڵایەتەکان بکەین ئینشاڵڵا ئەوەندە دەتوانامان دابین بەگوێ سەرکەوتن و دەست ساغی شادی هەموو لایەک تۆسپات بۆ سایک فێر و ماسەت و ئەو هەموو دیکەش وێبیناری هێشتا میشمان کۆتایی پێهات خواتان لەگەڵ